ڕیفراندۆم ترۆپچی شۆڕشەکانی گەلی کووردە لە باشوور ئەمە هەڵوێستی سەربەخۆیی خوازانە لە بەرامبەردا دژەکان ڕیفراندۆم وەک تاوانێک باسەکەن گەرمبوونەوەی ئەم بابەتە پێش هەڵبژاردن بۆچی بینەرمان ڕیفراندۆم چرکەساتی دەرکەوتنی ئیرادەی ئازادیخوازی و سەرخۆبوونی گەلی کورد بوو ڕێکەوتێکی مێژوویی بوو کە تێیدا بۆ یەکەم جار گەلێک پاش دەیان کارەسات و تراژیدیا و سەر لە نوێ هەستانەوە بە شێوازێکی دیموکراتی و مەدەنیانە گوزارشتی لەویستی خۆی کرد وەک نەتەوەیەکی بێدەوڵەتی سەرگۆی زەوی هیوادارم خەڵکی کوردستانیش ئەو تەجروبە نوێیە یەک ڕێزی بتمای یەک ڕێزی و یەکێتی ناو میلەتی کورد و هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان داوا دەکەم لە خەڵکی کەرکووچ و هەموو خەڵکی کوردستان دەنگ بدەنە بۆ بەبەڵێ لە بۆ سەربەخۆی کوردستان من وەکو شخصی خۆم دەنگم بە بەڵێیاوە بەڵێ دەنگمان بەڵەیە من دەنگمدا بە بەڵێ بۆ سەربەخۆیی ئەو دەنگم بۆ پێشمەرگەیە ئەو دەنگم بۆ شەهیدەکانی کوردستانە ئەو دەنگم بۆ باو و باپیرانمانە کە هەموو سەریان نایەوە بە هیوای بەدیهێنانی دەوڵەتی سەربەخۆی کوردستان ناگونجێک کەسێک حەز بە ئازادی و سەربەستی بکاو بۆ سەربەخۆی و بۆ خاوەنی قەواری سیاسی و دەوڵەتی خۆبوون دەنگ بە بەڵێ نەدا ئایا کاتی ڕیفراندۆم گونجاو بوو یان دەبوایە کورد و سەرکردایەتی کوردستان چاوەڕوانی دەرفەتێکی مێژووی نادیاری تری کردبا ئایا پاساوەکانی ئەنجام نەدانی ڕیفراندۆم ئەوەندە بەهێز بوون کە کورد لە ئەنجامدانی ئەم پرۆسەیە ڕابگرێ مێژووی کۆن و نوێی ناوچەکە و جیهان چیمان پێ دەڵێت سەبارەت بە ماف و ئازادی بنەڕەتیەکانی نەتەوەیەکی 40 میلیۆنی ڕیفراندۆم بەڕێ چوو هەموو ئەنجامەکانیشمان زانێ لە دوای ئەوە لەم ماوە زۆر قسای بیستین هێرشکردنە سەر ڕیفراندۆم و نەتیجەکەی و ئەمانە من لێرە مەبەستم ئەوانە نییە باس لەم شتانە بکەین بەڵام پرسیارێک کە زۆر جار ئیلحاحەکە ئایا ڕیفراندۆم مافی من نییە وەک ئینسان مافی من نییە وەک نەتەوە ڕاپرسی بکەم گشت پرسی بکەم بزانم چیم ئەوێ ئەم گەلەی من چی ئەوێت ئەمە تاوانێک کە تاکو پێمان بوترێ ئەمە تاوانە یاخود بە شێوەیەک لە شێوەکان وەک دراوسەکانمان وەک تاوانبارێک سزامان بن وەک ئەوەی کە بینیمان حەزەکەم بەڕێزت لەم بارەوە تیش بخەیت سەر ئێمە کوردستانی باشوور جەریمەی نەکردووە ریفراندۆمی بۆەوە نەکردووە کە وڵاتی عێراق تێک بە ریفراندۆمی بۆەوە نەکردووە کە ئاژاوەیە لە ناوچەکە دروست بێ و هەموو دەوڵەتەکانی پێوە مەژۆڵ بێ حەقێکی تەبیعی خۆی بەکارهێناوە ریفراندۆمی کردووە میلەتی کورد لە باشووری کوردستان ئەیەوێ وا بمێنێتەوە لەگەڵ حکومەتا بژی یان لە حکومەتی مەرکەزییا بێتەوە بەڵام ئەمە بۆ ئێمە کرا بە مەسلەیەکی ئاوا و مەسلەیەکی گەورەوە هەموو ڕۆژەڵاتی پێوە مەژۆڵ کرا مامۆستابا لێرە پرسیارەکە وا لێ بکەم کەواتە ئێمە مافێکی خۆمان کردووە بەڵام بەم شێوەیە وەکو بەڕێزت ئەڵێی ئێمە سزا درین ئایا ئەم سزادانە لەسەر ڕفراندۆم بوو یا وەکوڵەن عەرە بەڵێ هذا ئەمر دوبر بلەیل یعنی ئامرەیەکە لەوە پێش بۆ ساز دراوە بۆ ئەم بۆ باش نەگە هەر بۆ باشووری کوردستان بەڵکو باکووریشمان بینی و خۆر ئاواشمان بینی مەسەن ڕۆژاوا با بڵێین ئەفرینمان بینی دوای ئەفرینیش بە تەماشتی تریش بوون مەسلەکە لێرە گەیشتە ئەوەی کە ئەم وڵاتانە لەسەرەوە ڕێکەوتن یەکەم پرۆسەی سیاسی کورد لەم وڵاتانە بخەنە قاڵبی هاوڵاتی ئێمە کوردین حەقمانەیە لەم وڵاتانە بژین مەئمور بین توجار بین کاسبی بکەین بەڵام داوای ئەوە نەکەین کە ئێمە وڵاتێکمان هەبێ یا کیانێکمان هەبێ برا بچووک بین یا هاوڵاتی دەرەجە دوو بین تازە بەڕێز سەرۆکی ڕئیس وزرای عێراقی لە سلێمانی هەڵێ کورد هاوڵاتی دەرەجەیەکە و لە عێراقا دەرەجە دوو ینی دەرەجە دووە خۆی تا ئێستا دەرەجە دوو بین ئەم ئەمانەوێ
ئەمە مەسلەی ئەوە دوایەوەش ئەو وڵاتانەی کە هاتن پیان وتین ڕیفراندۆم مەکەن نەیان و ڕیفراندۆم خراپە نیان و نیهاییان ئیلغای بکەن لە هیچ ئەوە هەموو جۆمان لە میدیەکان و لە تەسریحەکان و لە قسەکانیان بووە تەنها ئەوەیانە و ئێستا ئەم ریفراندۆمە تەجیلکەن بۆ زەمانێکی تر زەمانە ئەوان مناقەشەیان یان ئاعترازیان لەسەر زەمانەکە بوو لەسەر کاتەکە بوو مامۆستا تۆ ئەوەی سعد ئاباد بەڕێز ئەلبەت ئاگاداری یعنی خۆ لە سعد ئاباد ساڵی 1937 نە کوردستان داوای ڕیفراندۆمی کردبوو تەنانەت کوردی تورکیا هەر نەمابوون باکووری کوردستان بە سووریا هەر ڕۆژاوا هەر بە هەمان شێوە ئەوەی هەبوو باشوور ڕۆژهەڵات بوو دە سعد ئاباد لەو کاتەوە ئەمە دروست بوو بۆ ئەمە خۆشتێکی تازە بڵێ حتا من ئەمە حلفە لە تەلەڤیزیۆنەکانی ژوتووە لە هەندێ پەیژ و میدیا و سایت و ئەمانی قسەم کردووە من پێش 3 مانگ ئەمەم ناو نازین و کردنەوەی حلفی سعد ئاباد ئەمەم ناونا زین و کردنەوەی حلفی بەغا کە پیانەوە ناتۆ ئەمە ئەو وەختە حلفی ناتۆ دروست بوو بۆ مەحارەبەی شوێعەت و مەحارەبەی کورد کە کورد لە وڵاتانە نابێ باسی کیان و سربەخۆیی بکە ئەم پیلانە یان ئەم حلفە غەیرە معلەنە شاراوەی کە لە بینی بەتایبەتی لە بینی تورکیا و ئێران و عێراق کە بەشداریەکە چونکە ئێمە کە بڵێن عێراق و سووریا و ئێران سووریا عێراق و سووریا یەک سیاسەتیان لەژێر هەژمۆنی سیاسەتی ئێرانەیە ئەم حیلفەکە لە بینی تورکیا و ئێرانە بوو یەکەم ئەبێ حەجمی قەزەی کورد کەم کرێتەوە هەتا ناوی کوردستان بە زۆر لە ڕۆژاوایان پێکردن بە شیمالی سووریا لە ئەوە چیز لە تورکیا ناوی کورد و کوردستان و ئەمانە هەمووی مەمنوع سەرۆکی پەرلەمان مەمنوعی کرد بەجارێک مەمنوعیان کرد ئەمە هەمووی نەتیجەی ئەم 1 ساڵ و نیوە ئەم چوار دەوڵەتە بەنهێنی و بە ئاشکرا کۆ ئەبنەوە بە تایبەتی دەستگا هەواڵگەریەکانیان چۆن پیلان دابنێن ئێمە ریفەرەندۆممان بکردایە کردمان لە باشووری کوردستان و یان نەمان کردایە ئەم پیلانە هەر ڕوویە بۆ نمونە مەسەلەن ئەوان پێش ریفراندۆم بە سەرکردەکانی کوردیان وتووە ئەگەر ریفراندۆمیش مەیکەن نابێ بیکەن ئەگەر بیشکەن نابێ کەرکک و جێ ناوچە جێ ناکۆکەکانی تیاابێ چونکە ئەوان قەت قوبولی ناکەن و من ئەمەی ژەڵێم بۆ تاریخ حکوومەتی ئێستا سیاسەتی دەوڵەتی عێراق و سیاسەتی ئەحزابی شیعە کە حکومی عێراقەکەن بیر لەوەکەنەوە چۆن لە پەرلەمان قەرارێ وەرگرن بۆ ئیلغای سیستەمی فیدرالی حتا ناوی فیدرالی ئەبێ ئیلغا بکرێ بیر لەوەکەنەوە قەناعەتی من شخصی هەیە ئەگەر ئەمەیان لە پەرلەمانی عێراق دوای ئەم هەڵبژاردنە ئەم پەرلەمانی کە دروستە بێت ئەگەر ئەمەیان بۆ نەچە سوەر نەچوە سەر ئەوان ریفراندۆمەکەن ئەوان گشت پرسی لە خەڵقی عێراق گەپرسن کورد جیا بێتەوە یان جا نەبێتەوە چونکە مسوەگەرن و ئەزانن ئەکسەریەت ئەڵێن نەبێ مامۆستا ئەمە ڕیفراندۆممان لە 25 نۆی 2007 ئەنجامدا هەرنەگەڵن ئەم سیاقە تاریخیە هەڵەیە یا ئەبوو لە پێشتر بێ یا ئەبوو لە پاشتر بێ لە پاشتر هیچ کەس قسە ناکە ینی باش ئەم سیاقە تاریخی ئێمە هەڵمان بژارد کاتێکی باش بوو یا پێت وایە ئەمە دواکەوتوو بوو یانە وای پێشتر بکرا لە ئێمە بەڕێی من واوڕەیەهی ئیسەژ نییە لە پێشی ژووتومە خوێندنەوەیەکی دەقیق و وردمان نەبوو بۆ کاتەکە ئەوە ڕاستە ئێمە ئەوایە بەڕێی شخصی خۆم ئەوایە لە وەختی شەڕی داعشابمان کردایە ئەوایە لە وەختی ڕاپەڕینی کورد کە هێشتا سەدام مابوو ئەمەمان بکردایە کە کرایش بەڵام ئەوە شتێکی جەماهیری بوو شتێکی ڕسمی و قانونی نەبوو ریفراندۆمێکرا 2005 بوازانم ئەوایە ئەو وەختە ئێمە ئەم هێزی سیاسی عێراق کە حکومی کوردستانی باشوورەکە ئەم عەقڵە سیاسیە کۆ بوو بوونایەتەوە ریفراندۆمیشیان بکردایە ئەو وەختە نە حکوومەت دەسەڵاتی ئەوەی بوو بەهێزەوە بێتە سەرمان نەڕێی ئەوەیشی هەبوو کە بڵێ مەرفوزە معلقە مایەوە ئەبوو بە سەنەدێک بەدەستمانەوە طبعا ممکن نییە لەم قۆناغە تاریخیەی کە ئێمەی تیاژین لەم مەرحەلە چه عەقڵی عەرەبی
چ عقلی دەوڵەتانی دەور و پشت و داگیرکرد دەوڵەتانی ئەقلێوی عقلی ئەوەیان هەبێ قبولی بکەن بڵێن فەرمود ریفراندۆم بکەن و ئەگەر میلەتەکەتان بەشی زۆری وتی نەخێ جابنەوە ئەمە نابێت. ئایندەی کورد لە عێراقدا چی دەبێت؟ ئایا هەمیشە ئەگەرەکانی دووبارەبوونەوەی ئەنفال و جینۆساید بە شێوازی جیاواز لە بەردەمی کوردانیە؟ ئەگەر خەڵکی کوردستان پەنای بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم نەبردبا، هێزەکانی عێراق و میلیشیاکانی حەشدی شەعبی هێرشیان نەدەکردە سەر کوردستان، یان ئەمە تەنیا بیانوویەک بوو؟ عێراقێک کە لەسەر دەمارگرژی و یەکتر قبول نەکردن و سڕینەوەی یەکتر بنیادنراوە ناتوانێت دەنگی ئازادی نەتەوەی قبول بکات و ئەمە پاساوە ڕاستەکەیە. مسألة شيء حشد شعبي بوصل كردستان أكيد هم عرباني كلا بغداد شوفيان نبيدا كنوا يعني استاش بيان بكري بلماري كردستان دن راگان كان باسيوان دكر لدواء شهر 11 بو شهر شدي خوان آمدان دكرت أويش ديار بو كرد بو يمي ملتي كرد سوساوات صالة خوان حاضر كربو أما ريفراندوم كربا ني كربا أو دايهاتن أولا مي جوانياتي خراب يعني هبو نخير أو درنجامي الريفراندوم نبو أو الريفراندوم إيش نكربا أو هر دهاتن بس لو أنا الريفراندوم هندك زوتر أو يكردي بدنا وان ما بس يعني هر دهاتنا سر كركوكو جينا كوكو ئەویان ڕاگەیاندی بکەوە هێرش دەکرێتە سەرکەر بگە ئەمە پاشان شەڕەش کەمان هەیە تەنانەت ئەمە دەبێت شەڕەش هەر بکەین یعنی ئەگەر پێمان خۆش ڕیفراندۆم بکرابە یان نەکرابە ئەو مەترسیەوەی هەر هەبوو دەبایە لە دوای هەندی ئەمە هەر لە دوای داعش لەگەڵ حەشدی شەعبی بە شەڕ بەهاتبانەوە جۆرێک لە مزایدە بەسەر مەسەلەی ڕیفراندۆم وەکرێ کەسانێک وەکو بڵێ ڕیفراندۆم بە خەسارەتێکی گەورە بۆ گەلی کورد سەیرەکەن و واش باسیەکەن کە پێویستە ئەوانەی ڕیفراندۆمیان ئەنجام داوە دادگای بکرێن ئەمە لەلایەک من ئەمە باس لەمە بکەم ئایا ڕیفراندۆم زەرەر بوو بۆ ئێمە ئایا ڕیفراندۆم زیادە بوو ئایا ڕیفراندۆم هەڵە بوو یا ڕیفراندۆم پێداویستێکی مێژووی بوو کە ئەبوایە بکرێت ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆی مۆژی لە ساڵی 1920ەوە لە پەیمانی سیڤەرەوە لە مادەی 62 و 63 باسی ئەو کراوە کە ئەوەی پێی دەوترا کە ویلایەتی موسڵ کە سەرجەم کوردستانی باشوور دەگرێتەوە هەر ئەو کاتە ڕێگەدرا بوو لە پەیمان نامەکە کە کورد دەتوانێت شتێک پێشکەشی عوسبەت الئومەمی ئەو کاتە بکە داوای سربەخۆیی بکات بەڵام دوای ئەوە خۆتەزانی بەرژەوەندی نەوتی ئەو کاتی کۆلیۆنالیزمی بریتانی ئینگلیز و فەڕەنسا و ئەمانە لەبەرەوەی پیان باش و کە عێراق بەو شێوەیە بێتاوەکو بتوانن نەوتەکە بخۆن لەبەر هەندێ هۆکاری جوغرافی و جۆپۆلیتیکی و ئەمانە دوای بەرژەوەندی سیاسی ئەوە بوو نەکرا سەدەیە کە کورد لە خەباتەکە ئەم خەباتە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە کورد کیانێکی هەبێت یعنی زۆرم پێی سەیرە کە بەشێکی زۆر لە حیزبەکانی ئێمە باسی کورد و کوردستان و سربەخۆی و شتی وایان ئەکرد بەڵام کە دێتە ڕیفراندۆم بەم ئاراستەیە ئەڕوا کە ئێستا ئەوانەی کە هۆکار بوون بۆ ئەوەی ڕیفراندۆم بکرێ بە ڕیفراندۆم چی یا داوای ئەوەکەن کە دادگایی بکرێن لە ڕاستیە برای منەوانێ ئەو هەموو قوربانی دانە 170,000 ئەنفال 8,000 بەرزانی 5,000 هەڵەبجا بێژگە لە دەریایەک خوێن شەهید لە سەدەی ڕابردووە تاوەکو ئیمڕۆ هەمووی لە پێناوی ئەوە بووە کە ئەو ناوچانەی کە ئێستا پێڵین ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەوانە بێنەوە سەر ئەم خاکە بارزانانی کوردستان کە باست کرد تۆ پێت وایە ئەوە بوو بێتە مەبدە بەلایەنەوە دژ بە ڕیفراندۆم و بەسەر بەخۆی کوردستان یا فشارێکی دەرەکی و هەرێمیە لەسەریان ئەگەر ناتوانن کاری خۆیان بکەن دەمانوێت لە عێراق بمێنینەوە ئایا ئەگەر ماینەوە لە عێراق بەو شێوەی کە هەین یا قبوڵیەتی من پێم وانێ عێراق ئێمەی قبوڵ نییە چونکە ئەگەر ئێمەی قبوڵ بێت دیموکراتی بێ نابێت لە کورد لە بەغا دەربکرێت ئێمە دژایەتی یەک بکەین لە پێناوی دیموکراتی ململانێ بکەین ئەوە ئاساییە بەڵام ململانەی ئەوە بکەین لەسەر حسابی نەتەوەکەمان لەسەر حسابی خاک و جوغرافیا طبعا ئەمە شتێکی زۆر ناشرینە بەڕاستی ڕیفراندۆم نەتیجەی خۆی هەبوو ئەوە بوو لە سەتانەوە ئەوانەی سەتانەوە دوو بەڵێ پۆیت ئەوەندە ئێستا ڕیفراندۆم سڕ کراوە چی کراوە
باش ریفراندۆم ئەمە دیکۆمنتێکی مێژوویە بەچی سڕەکرێ ریفراندۆم شتێکی مەشروع لە قانونی نێودەوڵەتی لە هەموو قانونە مرۆڤایەتەکانە گەلێک بە ئازادی بڕیار بدا لەسەر چارەنووسی خۆی فعلا دیکۆمنتێکی گەورەیە و بە ریفراندۆم هیچ هێزێک ڕاستە یەتوانرێ ئیشی پێ نەکرێ سەرکردن شتێکی ئاساییە لەبەر بارودۆخی سیاسی و ئەمانە خۆی فەرزەکە بەڵام هیچ هێزێکی حتا ئەو کەسی کە بڵین ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو بڕیارەداوە خۆشی بۆی نییە جارێ چونکە ئەوەندە لە دەستی ئەوەیە کە بڕیاریدا و کە خەڵک بڕیارەکەی دا و لە 1992 هێنا تازە ئیتر ئەوە لە دەستی سەرۆکی هەرێم هەر کەس بێ و ئێستا و ئایندە و لە مۆلاژ ئیلا دەبێ بە ریفراندۆمیشکە یعنی من نمونا دێنمەوە قانونەکانی حیزبی بەعز کە مەجلیسی قیادەی سەورە دەریکردووە هیچ قانونێکی مەجلیسی قیادەی سەورە ئیلغا نابێ ئیلا ئەبێ لە پەرلەمانی عێراقیەوە دانیشتنی بڵێ بەندی ئەوەندە مادەی ئەوەندە بڕیارمانە بە وەکو پەرلەمان وەکو نوێنەرانی گەل بە هەڵوەشاندنەوەی بڕگەی ئەوەندە لە قانونی ئەوەندە مادەی ئەوەندە ئەوە قانونێکشە کە لە پەرلەمانەوە دەچێت لاپرسیشی لەسەر نەکراوە مەجلیسێکیش دایناوە کە هیچ مەشروعەتێکی نەبووە لە ڕووی نەتەوە و لە جەماوەرەوانێ شەرعیەتێکی ئەو کاتە بەناو شۆڕژگێڕی هەبوو انقلاب بووە بەڵام ریفراندۆمێک لە 1992 یعنی ئەو کەسی یەک تۆز لە سیاست بزانێ یەک تۆز لە یاسا بزانێ یعنی پێم سەیرە بڵێ بە خەڵک بڵێ ریفراندۆم چی ریفراندۆم چی تەنها سەرۆکی هەرێمی ئەو کاتە نەبووە ریفراندۆم چی منی هاوڵاتیم یعنی ئەو توانجەی ئەو لە منە ئەگەر هاوڵاتی هەستکا لە هەموو هاوڵاتیی کوردستانە وەک تێبینی تەنانەت ئەوانش کە ئێستا معارزن ئەمە وەکو حقیقەتێکی مێژووی هەر سەرکردەی ئەو حیزبانە خۆیان دەنگیانداوە بە بەڵێ بە قسەی خۆیان ترمە حکم بەظاهرین مثلا هەموو سەرۆکی ئەو حیزبانە دەستیان کردو بە مارەکە بەڕەشەکە و توانە بەڵێ ئەوەی ئێمە لە میدیایە بینیمان هەموو ئەوانەی کە ئێستا سەرکردەی لیستن یا سەرکردەی حیزبن و لیستیشن لە هەمان کاتە هەمویان لەبەر چاوی میدیا جورئەتی ئەویان نەبوو ئەگەر دەبەر دەمی خەڵکە بڵێ من دەنگم ما بە نەخێر ئەی بۆ ئێستا دژێتی یعنی بەڕاستی من ئەمە بە بێجورئەتی من هاوڵاتیم لە کەس ناترسم ئەوە بێجورئەتیە سەرۆکی حیزبێک یا سەرۆکی لیستێک کە ئێستا هەیە لەبەر دەمی خەڵکە پەنجەوا لێ بکە بڵێ من دەنگمدا بە بەڵێ بەڵام ئیمڕۆ دژی ئەو کەسانە بێت کە ڕیفراندۆمیان کرد لە 1992 خەڵکی کوردستانە باش ئەو کەسە خۆشی دەنگی نەداوە بە بەڵێ ینی من ئەڵێم ئەگەر دەنگی یابێ بە بەڵێ وای وتبێ ڕاستی کروێ لەگەڵ خۆی بەڵام ئێستا لەگەڵ خۆی ڕاست نییە ئەگەر دەنگی نابێت و لەبەر چاوی خەڵکە بڵێ من وتم بەڵێ ئەوە یعنی حکم بەظاهرین ئەوە درۆ لەگەڵ خۆی شو لەگەڵ خەڵکی شا کردووە لە ڕاستیدا ئەوان هەر لە ئەوەلیوە لەگەڵ لە ڕیفراندوم نەبوون بەڵام کە دەنگیاندا لەبەر ئەوە دەنگیاندا لە مێژووی خۆیان دەترسان لە بۆ ئەی پەشێمە بووینەوە ئێستاەوە کەوا دەزانانی وەزی کوردستان لە ڕووی سیاسیەوە چی بەسەر هاتووە و دوای 16 ئۆکتۆبەریش کە خۆمان لە ناو خۆمان یعنی تەواو نەبوون کۆک بووین و ریفراندۆم شتێکە ئەگەر ئەو ڕۆژ بکرێ کەس نییە ئەوەی خۆی بە کورد بزانێ حەز لێ نەبێت دەنگ بەڵێ بدا بۆ دەوڵەتی کوردی بەس هەر یەکەوە بۆ چونێک هێر احتمال لە کاتەکەی گونجاونەوە بێ بە کاتەکەیان پێ گونجاونەوە بێ لەگەڵ ڕێزم بۆ هەندێک سەرکردەی وەکو یانەسی بەکاریان هێنا بۆی ڕوڕەشی ملەتەکەیان نەبن تەنانەت ئەوەی کە دەنجیان بە ڕیفراندۆمیشدا بە 100% نەچنەوە ڕیفراندۆمەکەیت بەداخەوە ئەمڕۆ هەمووان سەرۆک بە تەنیا هێشت و سەرۆک کە بڕیاری ڕیفراندۆمیدا لۆ خۆی نەدا لۆ هەموو گەلی کوردە هەنێک تەسریحات و هەنێک تەخوێنکردن و هەنێک داواکردنی دادگایەوە ئیلا ئاخری باسەکەی گرم کردەوە باشە ئینسان کاتێک کە داوای مافێکی خۆیەکە ئەبێ سزا بدرێ یا ئەبێ وەڵامی داواکەی بدرێتەوە بە تایبەتی کە لەگەلەکەی خۆتەوە داوای سزا لەو کەسانە بکەن کە داوای مافی گەلەکەکەن بێگومان مەسلەی ڕیفراندۆمیان کە پرس بەگەلێک کەی بەنەتەوەی بکەی مافێکی دەستوریە مافێکی یاساییە مافێکی شەرعیە یعنی تۆ ئەبێت لەم ڕوانگەیەوە کاتێکا دەتەوێت گەلێک دادگایی بکە یا ماف بە گەلێک تی دەبێت لە ڕوانگەی ماف لە ڕوانگەی دەستورەوە یا لە قانونەوە یا لە ڕوانگەی شەرعەوە قسە بکەی بە هەر بەنسبەت عالەمی ئیسلام بەنسبەت عالەمی ئیسلامی تەنانەت بەنسبەت عالەمی
غەربیشەوە ئەوان بە یاسای خۆیان بەڵ ئەوانش بە یاسای خۆیان لە هەر بەم سێ پێوەرە نەم یاسا ڕێگەبەوەدا گەلێک دادگاییکەی نە دین ڕێگەبەوەدا گەلێک دادگاییکەی وە نە دەستوریش تەنان دەستوری عێراقی چونکە ئەساس دەستوری عێراقی هەر لە دیبازی دەستورەکەەوە تا چەند مادەیەک لە دەستوری عێراقیە ماف بەوادا کە عێراق وڵاتێکە متعددی ئەدیانە ئەقوامە کۆمەڵە تەوائیفی تایە ئەمانە دەوڵەتێکی ئیتیحادی حڕە یعنی ئەمانە بە ئازادیەشیان گرتووە و ئەم دەستوری عێراق کە ئەگەر جێبەجێ بکرێ زمانە بۆ پاراستنەوەی یەکپارچەیی خاچی عێراق بس ئەمە مەفهومی مخالفەیە نەک ینی نۆتق نییە بەوەی کە کوردستان یا هەر پارچەیەک بۆی هەیە هەر کاتێک ویستی جابێتەوە تۆ تەفسیری جیاواز بۆ دەستور چکەم دەستورە بێگومانە کۆمەڵە مادەیتایە پێویستی بە شەرحکردنە قانونی بۆ مەفهومێکی زەنیە بۆ ئەو قسە دەکرێت ئێمە لەو مەفهومە مخالفەیەش سوود وەرگین چکە بەڕاستی مادام ئەم دەستورە جێبەجێ ناکرێت ماف بە ئێمادا کە ئێمە گەلی کورچی دەوێت باشە پاشان ئەمە دەڵێن ڕاپرسی خۆ بڕیاری کۆتایی لەسەر نییە بۆ نمونە لە سکۆتلندا لە ئوسترالیا پێشتریش لە ئیچێتی ئەوروپا ینی نێتەوە یەکگرتوەکان مەسلەی گشتپرسی بە مافێکی ڕابینیوە و بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو عێراق کاتێکە دەستور جێبەجێ ناکرێت و گەلی کورد گرنگترین مافەکانی گەلی کورد لە عێراقا مەسلەی بودجێ پێشێ لەکرێت دکتۆر تۆ باسی دووشتم بۆ کە لە وڵاتانی ئێمە هیچ معنایەکێن یەکەم مەسلەی ماف و یاسا دووەم مەسلەی دین جارێ یاسا ئەوە شتێکە کە لەم وڵاتانە تەنیا قامچێکە بەدەستی دەسەڵاتەوە بۆ گەلانی ژێردەستنێ دووەم دین دیسانەوە قامچێکی ترە یا با بڵێن ماشێنێکە بەدەستی دەسەڵاتەوە بۆ مەسلحەتی خۆی نەک بۆ مەسلحەتی گەلانی ژێردەست لەبەرەوە چ سوودێکی هەیە ئەمە تا ئەوە باسی دین بکەین یا باسی قانونی نێودەوڵەتی تەنانەت نەتەوەی گرتوەکانیش بکەین مەصالح لەبەر ئەوەیە ئوستاس لەبەر ئەوەیە کەمە نارەکانمان ئێمە نارەکانمان ئەوە بەکارێنن بە زمانی دینی قسەمان لەگەڵاکەن پێمان دەڵێن دین داوای ئەومان لێ دەکات کە ئێمە یەک پارچە بین مخالفی دینە ئێمەش بە زمانی دینی قسەیان لەگەڵاکەین ئەڵین خدا لە قورآنی پیرۆزە دەفەرمیایە والناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئێمە هەروی کە گەلێکی جیاوازین ئەمە ئیرادی خۆی گەورەیە و ئەوەی کە زمانمان جیاوازەوە ئێمە زمانمان عەربی نیە ئەمە دیسانەوە ئیرادی خۆی و جعلێکی ئیلاهیە تۆ ناتوانین لەم ڕەنگەیەوە مافەکانم لێ زەوت بکەیت ئەمە لەو ڕەنگەوە بەنسبەت قسپەنابردن بۆ دەستوری عێراقی هەر بە دەستوری عێراقی مە پێمان دەڵێن دەبێت کورد ژێردەستە بێ بە دەستور دەبێت پابند بێ بە دەستورەوە لە کاتێکدا ئێمە لە دەستوردا چەندین هەر لە مارشەکەیەوە بیگرە مارشی عێراقەوە بیگرەکات دەبواە یاسای بۆ دەربکرێت کە ئاماژەی تیا بێ بۆ گەلی کورد و گەلەکانی تر هەر لە ئاڵاکەەوە کە هێشتا هەری زمانی سەدام و بگرە هی پێشووتری شەوی ئەو زمانەیە کە عەبدولناسر و سووریا و عێراق بەتەمابوونی ئەو یەکگرتنی هەر هەمان شتە ینی هیچ ئاماژەیەکی تیانێ بۆ ئێمە بۆیە ئێمە بەم زمانە قسە دەکەین ئەو بە زمانە قسە دەکات دەڵێت دەبێتەوە پابندبی بە دەستورەوە دەبێتەوە پابندبی بە دینەوە دین ڕێگە لێ دەگرێت دەستور ڕێگە لێ دەگرێت ئێمە بۆیە بەو زمانە قسە دەکەین ئەجینا بەداخەوە بەڵێ هاوڕان کە دەستور لە وڵاتەیە دین لە وڵاتەیە قامچی دەستی زۆردارانە تۆ واز لە دوژمنانی خۆت بێنە بەڵێ ئێمە لە ناو خۆمان لە ناو گەلی کوردستان ڕوتێکی باش هەیە ئیمانی بەوە نییە ئەسڵەن گاڵتە بەوەکەن کە تۆ باس لە ڕیفرەندۆم بکەیت بە تۆ بە خەیاڵ پڵات سیر دەکەن بەڵکو زۆر لە نووسەرە بەناودارەکان تەنانەت مەسەلە نەتەوەیەکەش پێڵن کەرەکەری نەتەوە گەرایی یانی ئیتر ئەمە بۆ گلەی لە دوژمنە کەم بکەم کە ڕێگەم لێگرێت من پێم وایە دژایەتیکردنیان بابەتە بابەتێکی سیاسیە لەبەرەوەی من نەمکردو یا من پێیان لەستاوم لەبەر ئەوەیە من تەسەوڕەکەم وایە چونکە ئێمە لە ساڵی 2005 لیژنەی باڵی ریفراندۆممان هەبووە لەم شاری سلێمانیە لەگەڵ انتخاباتی عێراق ئێمە ئیستیفتامان کرد بۆ ریفراندۆم هەموو حیزبەکانی تیا بۆ کازەکە ئەو کاتە کەس نەیوت ریفراندۆم خراپە و تەنانەت ئەسڵەن هەر بەر لەوەی کە لیژنەی ئەنجومەنی باڵی ریفراندۆم داوای ریفراندۆم کە پێشتر لە پەرلەمان داوا کرا بۆ ئامادەکاری بکرێت بۆ ریفراندۆم ریفراندۆم مافێکی شەرعی و مافێکی یاساییە بۆیە بابەتەکە پەیوەندی بەوە هەیە ئەگەر من شتێک خۆم نیکەم خۆم دروستی نەکەم ئەگەر ئیمپراتۆرێتی کوردیشم بۆ دروست بکرێ من هەر ڕازی نابم بابەتەکە من پێم وایە ئەوەیە یعنی ئەتوانین بڵێ حەسادەتی سیاسیە بۆیە دژایەتیکردنی و بابەتی پێم وایە باس لەواکەن کە سیاقی مێژووی ئەم مەسەلە ئێستا کاتی ئەوە نەبوو پرسیارەکە لەمە ئەیکەی کاتێتی بەڵێ خۆی من ئەڵم ئێستا کاتی ئەمە نەبوو ئەمە ڕای خۆمە ئەبوا لە 2014 تا 15
ئەم کارە بکرای بەلانی کەم چونکە ئەو کاتە عێراق لەو پەرش شکستیا بوو کوردستان ئەیتوانی کاری خۆی بکە و تا عێراقیشە کەوتەوە سەر پێ کوردستان بۆ خۆی بڵین تەطبیع بوو ئەو شتە بەڵام لە کاتێکا کە غروریشی لەسەر لەو پەری سەرکەوتن و غروریایەتی ئەلەم کاتەیە ئایا ناچاریەکی سیاسیە واکە یا چییە لەم کاتەیە یعنی پێت وایە ئەم سیاقە مێژوویی ئێستا ناچاریە یا کاتێکی باش بووە بەتاکیت ناچاریە ئێمە ڕاست ئێمە کۆمەڵە دەرفەتمان بۆ هەڵکەوت ئێمە لە 92 جۆرێک لەسەر بەخۆیمان هەبوو لە 92 کاتێ پەرلەمانی کوردستان ئیعلان کرا و لە 2023 هەمان دەرفەتمان بۆ دروست بۆ و تەنانەت وڵاتانی دەوروبەرمان بە تایبەتی تورکیا یعنی چاوەڕوانی ئەوانەکە کە دەوڵەت ڕابگەێنین اقتصادیەکی شتێکی اقتصادیمان بەدەستەوە بەس خۆ لە 2015 سربەخۆی اقتصادیشمان ڕاگەیاند بالفعل بەنسبەت سیاقە زەمانێکەوە بەڕاستی ئێمە کۆمەڵی هۆکار هەبوو ڕاستە ئێمە کورد 100 ساڵ نیە خەبا دەکا بۆ دەوڵەت بەسکو 100 ساڵە بەڵێنەوەی پێدرە دەوڵەتی بۆ دروست بکرێ هەر لە دوای حربی عالەمیەکەمەوە لە سیفەرەوە لە بڕیار دراوە کورد دەوڵەت بێ حتا عێراق کاتێک کە دروست دەکرێ ویلایەتی مووسڵ بەشێک نێ لە عێراق ریفراندۆم مافێکە هەر کاتی خۆی بۆ نمونە ئەو گۆڕانکاری دیموگرافی کە بەسەر کەرکووک و بەسەر ناوچە کوردنشینەکان هاتووە کە ناونراوە ناوچەی جێناکۆک و مادەی 140 بۆ دانراوە کاتێ ئەمە جێبەجێ ناکرێت کاتێ پەرلەمانتاری عێراقی شانەزی بۆەوە کە دەڵێ من ڕێگری بووم لەوەی کە دەستوری عێراقی جێبەجێ بکرێت کاتێکە سوپای عێراقی کە لە دەستوردا هاتووە دەڵێ لە مادەینەوەدا نابێت دژی گەلەکەی بەکاربێنرێ هەموو ئەمانە پێمان دەڵێ مەمەستا ڕێگەمدا با بۆی وەڵامت دەمەوە پێمان دەڵێ کە کورد بێهیوایە لە عێراق باشە و ئەو دەرفەتانەمان ئێمە دەرفەتماندا بە عێراق کە بێک و بژینەوە دەرفەتیان نەدا بە ئێمە ڕزقیان بڕین بۆیە لە بیستەکانەوە کاتی خۆی کە مەلیک مەحموود ویسی سەربەخۆ بێ هەمان کۆمەڵە خەڵک بەداخەوە لە سلێمای پیانوت کاتی نییە. سەرەڕای هەموو ئاستەنگەکان کوردستان ریفراندۆمی کرد و بڕیاری خۆیدا هەموو ئەو کەس و لایەنانەی ئەو کات لەگەڵی بوون و دواتر پاشگەز بوونەوە یان ئەوانەی لەگەڵی نەبوون بە هەر پاساوێک ئێستا ئەوەیان بۆ دەرکەوتووە کە پرۆژەی نەتەوەی کورد چیتر بەرگەی پاشخستن ناگرێت و ڕۆژ بە ڕۆژ هەڕەشەکان گەورەتر و گەورەتر دەبن لەسەر بوونی نەتەوەی کورد لە جیهاندا.